بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەفدی لایەنە کوردیەکان لە بەغدادەوە بەدەست بەتاڵی گەڕانەوە هەرێمی کوردستان بەپێی زانیەرەکان لە کۆبوونەوەیان لەگەڵ کاندیدی سەرۆکوەزیرانی ڕاستپێدرا و وەفدی لایەنە کوردیەکان لە سەردانانی وەزیرەکان لە پشکی کورد لە کابینەی حکوومەتی عێراق ڕێک نەکەوتنەمە لە کاتێکدا وادەی کابینەکە نزیک بۆ تۆ وابڕیارە هەفتەی داهاتوو کابینەکە ڕەوانەی پەرلەمان بکرێت بۆ متمانە پێدانی بە میوانداری بەڕێز فەرات عەلاءالدین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمانە تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. وادەی ناردنی کابینەی نوێی عێراق بە سەرۆکایەتی محەممەد عەلاوی بۆ پەرلەمان نزیک بووتەوە. لایەنە کوردیەکانیش لە سەر شێوازی دانانی وەزیرەکان لەگەڵ محەممەد تۆفیق عەلاوی نەگەیشتنە ڕێکەوتن. بە پێی لێدوانی محەممەد تۆفیق عەلاوی کاندیدی ڕاستپێردراوی سەرۆکوەزیرانی عێراق ڕۆژی دووشەممەی داهاتوو ناوی ئەندامانی کابینەکەی بۆ متمانەدان ڕەوانەی پەرلەمانی عێراق دەکات. لە نووسراوێکیشدا 53 پەرلەمانتاری عێراق کە ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمانیان کردووە داوا دەکەن ڕۆژی دووشەممەی داهاتوو پەرلەمانی عێراق بۆ متمانەدان بە کابینەکەی عەلاوی کۆبێتەوە. وادەی نزیک بوونەوەی ناردنی کابینەکەی عەلاوی بۆ پەرلەمان لە کاتێکدایە وەفدی لایەنە کوردیەکان و محەممەد تۆفیق عەلاوی لەسەر دانانی وەزیرە کوردەکان ڕێک نەکەوتون. بە پێی زانیاریەکان محەممەد تۆفیق عەلاوی بە وەفدی کوردی وتووە وەزیری حزبی لە کەس وەرناگیرێت و خۆی کەسانی سربەخۆ و لێهاتوو بۆ کابینەکەی دەستنیشان دەکات. لە هەمان کاتیشدا سونەکان لە سەردانانی کەسانی سربەخۆ لە پشکی سونە لە کابینەی نوێی حکوومەتی عێراق بوون بە دوو بەشەوە. ئوسامە نوجەیفی و زیاتر لە 30 پەرلەمانتار پشگیری محەممەد عەلاوی دەکەن بۆ دانانی کەسانی سربەخۆ لە کابینەکەی. هاوپەیمانی هێزە عێراقیەکانیش بە سەرۆکایەتی محەممەد حەلبووسی کە خاوەنی زیاتر لە 40 پەرلەمانتارن کێشەیان لەگەڵ محەممەد عەلاوی هەیە و داوا دەکەن خۆیان وەزیر بۆ کابینەکەی دابنێن. بسم الله الرحمن الرحیم. هەرچی شیعەکانیشە بە تایبەت هاوپەیمانی سایرونی موقتەدا سەدر و هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری پشگیری کاندیدی سەرۆکوەزیران بۆ دانانی کەسانی سربەخۆ بێلایەن لە کابینەکەی دەکەن. محەممەد عەلاوی کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق بۆ پێگێنانی کابینەکەی لە ڕووی یاساییەوە ماوەی 10 ڕۆژی لە بەردەمدا ماوە. بۆ متمانەدان بە کابینەکەشی لە کۆی 329 پەرلەمانتاری عێراق پێویستی بە دەنگی 166 پەرلەمانتار هەیە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک فەرات زۆر سوپاس بۆ ئامادەبوونت کە لە هەولێرەوە لەگەڵمانی سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئامادەکاریەکانی کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق بۆ پێکێنانی کابینەکەی بەکوێ گەیشتووە؟ وەڵێ کاک حەکیم کاتتان باش و کاتەی بینەران باش. دیارە محەممەد عەلاوی کابینەکەی خەریکە یەکلا بۆتەوە تەنها کە ئەوەی مابوو ئەو گفتوگۆیە کە لەگەر وەفدی کوردی و لەگە سونەکان دەستی پێکرد کە پێویست بوو بەردەوامی پێ بدا. ئێستاش کە نەگەیشتونە تا ئەنجامێک دوای 2 ڕۆژ لە گفتوگۆ دیارەوان کە دانەوێت دووشەمووی کابینەکەی پێشکەش بکات لە پەرلەمان و حکوومەتەکەی تشکیل بکات. بەڵێ بەس وەکو ئەوەندەی کە بەڕێستان ئاگادار بن پێکاتی کابینەکەی هەمووی بە یەکجار کە باز دەکرێت لە 22 وەزارەت پێک دێت دەنێرێتە پەرلەمان یاخود ئێستا هەموو وەزارەتەکان یەکلا نەکراونەوە تاوەکو دووشەممە بنێتێن بۆ پەرلەمان. ئەوەی کە پێشتریش باز دەکرالەوە یەگەر بۆ ئەگەر بێت وەفدی کوردی نەهاتبایە یا خۆ دەگەر لەگە کورد نەگاتە نەتیجە و کات 3 وەزارەتی بۆ کورداناوە و 3 وەزارەتە بە شاغری دێلتەوە پێشتریش کە ئەوە کرا لە کابینەکانی پێشتر تاوەکو کاتێک کە دەتوانی لەگەر کورد پێک بێتن. بەڵام وەزارەتەکانی تری پێشکەش دەکا بە 19 وەزارەت و سقەش ئەگەر بەدەست بێنی ئیترەوە کات حکوومەتەکەی پێک هاتووە دواتریش بەکاوە خۆ دەتوانی لەگەر کورد بگاتە نەتیجە بۆ ئەوەی وەزیرە کوردەکان دەستنیشان بکە.
بەڵێ ئەمە بە سمارەستەکان بەو شێوێن کە دووشەممە ناوی هەموو کاندیدانی وەزارەتەکەی بۆ نمونە 22 وەزارەت بنێریان پێ دوایە ئەوەی کورد پێ دوایە کە سێ کەسە یاخۆ بڵین سێ وەزیرە نانێدرێت بۆ پەرلەمان؟ هێشتا زووە چونکە ڕەنگە ئەو وەفدەی کوردی کە ئێستا دێتەوە کوردستان دەبی لەگەر قیادەی کوردی تاوتوێ بکە و پێویست دەکا کەەوە قیادەی خەتی یەکەمی کوردی زۆر بەجددی بیر لەو بابەتە بکەنەوە و بیر لۆ بکەنەوە کە دەبێت گفتوگویەکان بەردەوامی هەبێ چونکە نەگەیشتن بە ئەنجام لەگەر سەرۆک وەزیران لەم کاتەدا ڕەنگە دواکەوتی خراپی لێ دەکەوتەوە بۆ هەرێمیش و بۆ عێراقیش بۆیە پێویست دەکاتن کە بە وردی ئەم بابەتە تاوتوێ بکرێت لەلایەن دەستەی سەرۆکایەتی سیاسی کوردی هەموو لایەنەکان پێکەوە دانیشتن بکەن ڕەنگە پێویست بکات کە سەرۆکی هەرێم داوای کۆبوونەوەیەکی بەپەلە بکاتن لە حیزبە کوردستانیەکان بۆی ئەو بابەتە تاوتوێ بکەن چونکە نەهاتنی کورد و بەشداری نەکردنیان ڕەنگە بۆ هەرێم نێگەتیڤ بی و باش نەبیتن لەو کات و ساتەدا بە پێویستی شەکەوە لەگەر سەرۆک وەزیران ئەم هەوڵی تا ئاخر دەقا هەوڵ بدرێ بۆی بگەنە نەتیجە. باشە بەس کاک فەرات ئەوەی کە تایبەتە بەلایەنە کوردیەکان پێ دوایە داواکارێکی ڕەوایە یان ئێوەی کە ئەوان دەڵێن بە خۆیان وەزیرەکان دەستنیشان کۆجاچی وەزیری حەزبی بێت یاخود وەزیری سربەخۆ بێت داواکارێکی ڕەوا یاخود وەکو لایەنەکانی شایع زەرور وابوو کە سەرۆک وەزیران سەرپشک بکەن. ڕاستەکەی لێرە باسی ڕەوا ناکرێتن بەقەدەر ئەوەی کەەوە ئەوە پرۆسەیەکی سیاسیە لایەنە سیاسی کوردیەکان هەست دەکەن کەەوە وەکو لایەنی کوردی ئەوان هیچ کەمتەرخەمیەکیان نییە وەکو لایەنی سیاسی انتخاباتیان بردۆتەوە استحقاقی انتخابیان هەیە بۆ ئەگەر بێت و لە حکوومەت بەشدار بن ئەو استحقاقی انتخابیە لەوەیە کە بتوانن وەزیر دەستنیشان بکەن هەروەک بینیشمان کەوا پارتی دموکراتی کوردستان دوو وەزارەتی هەبوو لە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی و وەزارەتێکی تریش کە درابێ لایەنێک بۆیە لایەنە کوردەکان ڕەنگە باسیەوە بکەن هەروەها لە منتەڵەقی چیترەوە کە زیاتر تەسریحەکان دەبینین باسی مەبدە دەکەن کەوا مەبدەئی ئەو یاریە سیاسە ئەوەیە کە ئێمە نوێنەری کوردین ئێمە دەبێ وەزیرەکانی خۆمان دەستنیشانکەین نەک بۆمان دەستنیشان بکرێت لۆیە لێرە ینی هەردوو لا بەنەوعەک تەماشای دەکەن بەڵام لێرە دەبی تەماشایەوەش بکەین کە بۆچی محەممەد عەلاوی ئەو ئیسرارەی هەیە لەوەی کەەوە پێویست دەکات کە ئەو وەزارەتەی بەو شێوەیە بیت چکە مشکلەکەی وێوەیە کە هەمان شەڕ لەسەر لایەنە سیاسی عەرەبیەکان بە سوننە و شیعەوە چەسپاندووە و ئەگەر بێت و بە نیسبەتوی کورد لە بۆ کورد بە ئیستثنایەک بکاتن ئەو کات لە ژێر زەختێکی زۆر دەبی بۆ لایەنەکانی تر ئەوە ژوا دەکاتن کە حکوومەتەکەی پێ تەشکیل نەبی بەڵام ئەگەر بێت و ئیستثنانەکە بۆ کورد ئەو کات لایەنەکانی تریش ناتانن زەختی لێ بکەن و حکوومەتەکەی تشکیل دەکات. باشە بەس وەکو پێگەی کورد وەکو فشار لایەنە کوردەکان ئەو کارتە فشاریان بەدەستەوەیە کە بۆ نمونە ئەگەر ڕازی نەبن کێشە بۆ کابینەکە دروست بکەن بۆ کابینەکەی عەلاوی ئەگەر لایەنە کوردیەکان ڕازی نەبن زەحمەتە بتوانن ڕایگرن لایەنە عەرەبیەکان زۆر بەهێرە زۆریان زۆر لەلایەن گرنگە کە کورد بەشدار بێ و پێیان خۆشە و بە هەموو هەوڵێکیش دەدەنەوە بینیمان چەندین وەفدیان هات بۆ کوردستان تەنانەت دوێنێ کە فالح فەیاض و خەمیس الخەنجەری شاتن هەر بۆ هەمان بابەت و محەممەد عەلاویش باسی ئەوەی کردووە لە دانیشتەکان کە حەز دەکا کورد بەشداری بکە بەڵام کورد بەبەر ئەوەی ژمارەی ئەندامانی کەمتر لەوەی کە بتوانین نساب بشتێنی ئەگەر بێت و لایەنەکانی تر هەموو بەشدار بن بۆیە زەحمەت دەبێت کە بتوانن ڕایگرن ئیلا لە حالەتێک دەتوانن ڕایگرن ئەگەر بێت و لایەنێک یا دوو لایەنی شیعەش بەشدار نەبێ بەشێکی سوننە و بەشێکی کورد نساب نایە لە ناو کات بەڵام لایەنی شیعامە پێویستە باسیەوە بکەین کە بۆ بەو شێوەی لێ دەکەن و بۆ ئەوان وا ئیسرار دەکەن مەسەلەکە دژایەتی کورد نییە بەقەدەر ئەوەی کە کێشەی ناوخۆی زۆر گەورە هەیە لە لایەنی شیعەوە 4 مانگ لە خۆپیشاندان و کوشتاری سەدان و برینداربوونی هەزاران و وەزعکی نالەباری دیوی شیعەوای کردووە کەوا ئێستاوان پێویست دەکات کە ئەو حکوومەتە پێک بێنن. بەڵێ بەس وەکو ئەزمموی خۆت کە لە بەغدادش پێشتریش ڕاوێژکار بووی لە سەرۆکایەتی کۆمار
بۆ کورد ئایا مەسەڵەن کەسی سربەخۆ بنێرێت باشترە حیزبی بنێرێت چونکە بازوەکێک کە علاوی لە کۆبوون و لەگەڵ لایەنە کوردیەکان وتوێتی وەزیر حیزبیتان لێ وەرناگرم بەڵام زەمانەتەوەتان پێدەم کە موچەی فەرمانبەران نابڕم و شایستەی جوتیارانیشتان بۆ دەنێرم. وی لێرە پێویست دەکا کە ئێمە باسی ئەوە بکەین کەوا کورد چی دەوێ بەڕاستی و لایەنە کوردیەکان ئایا چەند ڕەچاوی وەزعی بەغدا و ئەوەی کە ئێستا باسم کرد ئەو وەزعنا لەبارەی کە شیعی تێکەوتووە ئایا چەند ڕەچاوی ئەو بابەتە دەکەن و بەنسبەت کورد دەتوانن کەوا خەڵکانێک بدۆزنەوە کە شەر نییە لە خەتی یەکەمی حیزبیەکان بن بۆ ئەوەی ببنە وەزیر. کورد میلەتێکە 5 ملیۆن کەسە وەنەی برەی تەنها 20 کەسێک کە بتوانایان هەبی ببنە وەزیر بەڵکو خەڵکی بەتوانا و لێهاتوومان زۆرە کە دەتوانن جێگەی مەسئولیەت وەربگرن و خزمەتیش بکەن. بەس لێرە هەروەک گوتم مەسەلەکە بوویتە مەسەلەیەکی بابەتی استحقاقی انتخابی و حزب ئەساسیەکانی کوردی تەسەوڕیان وایە کە ئەوان حەقی خۆیانە هەر کەسێکی بیانەوەی هەڵی بژێرن جاگەر حزبی بی یا حزبی نەبی ئەوە بابەتێکە کە خۆیان دایانەوێ بڕیاری لێ بدەن نێک یەکەچی تر بۆە بڕیاریان بۆ بداتن ئەوەش نقطە ئەساسیەکەیە تا ئێستا. باشە بەس وەکو لایانی کوردی ئەوەندەی کە بەڕێز داگەدار بێ ئەگەداری بەودی چاودێری دۆخی عێراق دەکەن یعنی ئێستا دیارە پشکی کورد ینی ئەگەر سربەخۆش بێت کێ دیاریان دەکا بۆ نمونە یاخود علاوی خۆی ئایا پەیوەندی هەیە لەگەڵ مەسەلەن ئەوانەی کە لە کوردستان ئەگەر تەکنۆکرات بن سربەخۆ بن یاخود ئالەتی دیاریکردنی وەزیرەکانی چۆنە بۆ ئەگەر کەسی سربەخۆ دیاری بکات. ڕاستەکەی تا ئێستا هیچ دیار نییە بە هیچ شێوەیە کە چۆنچۆنی ئەم پرۆسەیە بەڕێوە بردووە کارتەکانی زۆر لە لای خۆی گلداوەتەوە زانیاری زۆر کەم هەیە لەسەرەوەی کە چۆن چ پرۆسەیەکی بەکارهێناوە بۆ هەڵبژاردن. ئەلبەتە دیارە دەستنیشانی چەند کەسانێکی کردووە لە بۆ وەزارەتە جیاجیاکان بە کورد و غەیری کوردەوە قسە زۆر دەبیسترێت لەولا بەڵام هیچی ڕسمی نییە لەوەی کە بتوانین تاکید کەینەوە کە چۆنە تا ئێستاش ناوەکانی بڵاو نەکردوەوە بۆی بزانین شارەزایەکمان هەبی لەوەی کە بزانین بزەبت چی کردووە بۆی ئەو کەسانە هەڵبژێری بەڵام هەروەک گوتم کورد خەڵکی بەتوانای زۆر لێ و ئاسانیشە تو بتوانانی خەڵک دەستنیشان بکەی یاوە خود دۆستایەتی تەیە لەگەڵی یا شارەزای دەیان بینی وهروە خۆ لایانی کوردیش زۆرەکەەوە هاوکارە لەگەڵی با لە بیرمان نەچی کورد لە بیدایەت بە سێ بەشەوە چوونەوێن دەرەمە قایمەی 15 ئەندامەکە و یەکێتی و پارتی ینی دوو ئەوەی جیاواز بوون لەسەر ئەو ئەساسەش ئەوان هاتوون کە ئێستاکە ئەو پرۆسەیان بڕێوە بردی و دایانەوێت کە ئیشی لەسەر بکەن. باشە بەس وەکو لایانی کوردیەوەی کە بەڕێزوت ئێستا هاوکارن بۆ علاوی ینی کامانە نەولایەنە کوردیانەی کە هاوکارن ئێستا دایانەوەی کابینەکەی زووپێک بهێنرێ وانش کە لەگەڵی ڕێک نەکەوتن دیار بۆ ئەفدیان ڕۆژ بۆ بەغدا بڵێ ئەو وەفدەی ئێستاکە کە هەوەفدێکی هاوبەش بوو بەڵام لە پێشترەمە بینیمان لێک لەوانە مامۆستا ئەحمەد حازی ڕەشید خۆ یەک لە تەسریحەکانیەوە بوو کە ئێمە نابی وەزیری حزبیمان بۆ دانێن ئەجینا ئێمە دەنجی پێ نادێن ئەوانش بەشێکن لە گروپی 15کە کە کۆمەڵ و یەکگرت و نەوەی نوێ و گۆڕان و ئەوانی تریتیایە کە پێیان دەڵێن گروپی 15 لەو لاش دوولایەنەکەی تر کە پارتی و یەکێتیە بەڵام لە هەمان کاتیش بەشداریان کرد لە کۆبوونەوەکەی سەرۆکی هەرێم کە هەفتەی ڕابردوو کۆبوونەوەی کرد بۆ ئەوەی یەکدەنجی و تەبایی کە بە یەکدەنجی بستنە بەغدا و بەڕێی من زەرورە ئەو یەکدەنگی هەبی کورد سەنجی زۆر زیاتر دەبی ئەگەر هەر هەمویان وەکو 58 کەس 58 دەنگ بەشداری بکەن لەم پرۆسەیە نەک خورد بکرێنەوە بۆیە ئەوە لایەنێکە کە بۆیە من باڕوومایە کە پێویستە سەرۆکی هەرێم ئێستاکە کە گەیشتە بنبەست سەرۆکی هەرێم بە زووترین کات کۆبوونەوە یەکرێک بخاو هەروە خۆشی بێت بۆ بەغدا کە ئەو مفاوەزاتە دەست پێ بکە پێشەوەی کە بگەینە بنبەست و کۆتاوی و حکوومەت تەشکیل بی بەبێ کورد. بەڵێ پێ دوای وەفدانەی کە ڕۆشتون بۆ بەغدا ئێستا وەفدێک کە و توێژ دەکات لەگەڵ کاندیدی ڕاستپێدراو ینی لە ئاستی ناوەندی بڕیار دانینیانی وەفدی لاوازن زەرورە وەفدی بڵین
بەهێزتر لە ناوەندی بڕیار یاخۆ بڵێن نزیکتر لە ناوەندی بڕیار بڕۆن بۆ بەغداد؟ نانەخێرەوە نییە خەڵکی بە ئەزمون و بتوانای تێدا بووە هەر لایەنش بەشداری کردیە وەکو نوێنەری ئەو لایەنە چووە ئەندامی مەکتەبی سیاسی ئەندامی باڵای سەرکردایەتیان بووە خەڵکی بە ئەزمون و شارەزای عێراقن بەڵام وەکو هەر گفتوگۆیەکی سیاسی ئەوە یەکەم جەولە بوو تازە یەکەم جارەکە لەگەر عەلاوی دادەنیشن و طەبیعیشە کە هەردوو لە داواکانی خۆی بخاتە ڕوو ئەگەر نەگەیشتنە نەتیجە بەڵام تەنها شت کە لێرە دەمێ باسی کەم کات کەمە چونکە هەفتەی داهاتوو ئەو کابینەیە پێک دێتن پێویستە لەوەی کەەوە بۆیە دەڵێم کە سەرۆکی هەرێم بێتە سەرخەت لەبەرەوەی کاتەکە زۆر کەمە و نەکەوتە ئاخر دەقە کە وەک جارەکانی تر ڕوویدا ینی هەم لە حکوومەتی عەبادیش کورد بە پەلەپڕووزەوە بەشداری حکوومەتەکەی کرد و هەم لە حکوومەتەکەی عەبدولمەهدیش دواتر بەشداریان کرد. باش ئەی سەبارەت بە سەرۆکۆمار ڕۆڵی سەرۆکۆمار دکتۆر بەرهەم ساڵح چییە لەم هاوکێشەیەدا ئەوەندەی کە ئاگادار بن ینی چۆنە لەگەڵ دیاریکردنی پشکی کورد؟ من نازانم ئەو چۆنی مەسلەی پشتی کورد و چ گفتوگۆیەکی هەبووە لەگەر لایەنە کوردەکان بەڵام سەرۆکۆمار وەکو سەرۆکۆمار هەڵس و کەوتی کردووە لەوێ و بە ئەکیدیش کە کاری کردووە بۆ ئەوی پشتی کورد مسۆگەر بکرێ بەڵام لە باتی حیزبە کوردیەکان نەچووەکەوە گفتوگۆ بکە لەگەر سەرۆکوەزیرانی ڕاستپێردراو ئەوە واجبێکە کە حیزبەکان خۆیان دەبی بیکەن بۆ ئەوەی بگەنە ئەنجامێک بەڵام سەرۆکۆمار لەوێ وەکو هاوکار و لەوەیەک وەکو پاڵپشتیان بکاتن بۆ هەر داوایەک کە هەبی و بۆی ئەگەر پێویستی شکر ببتە کەسێک لە نێوان هەردوو لا بۆی بگەنە نەتیجە. بەڵێ بەڵام هەندێک زانیاری لە میدیاکان بڵاو بۆ گوایە سەرۆکۆمار ناوی وەزیرە کوردە سربەخۆکانی داوە بە عەلاوی و هەرچەندە سەرچاوێکی لە سەرۆکاتی کۆمار باسی لەوە کرده بوو کە هیچ ناوێکی پێنەداوە پێدوای هیچ عەلاوی ڕاوێژێکی کردبێت لەمڕۆ لەگەڵ سەرۆکۆمار بەوەی کەسانی سربەخۆی پێبدا لە کورد؟ من باوەڕ ناکەم کە قسەی ڕاستبی لە هەروە گوتم تا ئێستا کەس نازانی کە پرۆسەی هەڵبژارنەکە چۆن بۆ عەلاوی ئەو کەسانەی چۆن هەڵبژاردووە و خۆشی لە بیرمان نەچی کە خۆی کابراایکی شارەزایە پێشتر وەزیر بووە دوو جار ئەندامی پەرلەمان بووە لە نزیکەوە ئاگای لە پرۆسەی سیاسی عێراقا و خەڵک زۆر دەناسی و ئەو خەڵکێک کە لەگەرێتی کوردیشی لەگەرە لە فەریقەکەی و غەیری کوردیشی لەگەرە پێویستی بەوە نییەکەوە سەرۆکۆمار تەنها سەرچاوە بێ بۆ زانیاری ئەگەر بدێتە زانیاری بگەڕێەوە لە هەمان کاتیش لەگەر لایەنەکانی تریش لە نزیکەوە لە گفتوگۆ و لە ڕاوێژدا بووە پەرلەمانتارە کوردەکانی بینیوە لەگەر هەولێر لە تەلەفۆن قسەی کردووە ئەوەنەی برەی دابڕاوبی خۆی لە ژوورێکدا نابی و کەس نەیبینی لە گفتوگۆیەکی بەردەوامدا بووە و ئەو کەسانەی کە هەڵیش بژێردراون ئەوە دەبی دواتر دەردەکەوێت کە چۆن هەڵبژێردراون بەڵێ بەس وەکو دیاری کرد ینی لە ئەو کەسانەی کە وەزیرەکان دیاری دەکەن لەری ژنەکە کوردی تێدا هیچ کوردێکی دیاری تێدا ینی ئایا ئەوانە سەر بەچی لایەنێکن کە لەگەڵ سەرۆکوەزیران لە تیمی سەرۆکوەزیران ئەوەندەی کەوە ئاگادار بن منی کوردی تێدایە؟ ئەوەی من ئاگام لەبی دوو کوردی لەگەڵا بەڵام سەر بە هیچ لایەنێک نین و سەر بە هیچ حیزبەکیش حساب ناکرێن لە هەمان کاتیش ئەگەر بەرەوڕێیان بکەوێ بڵێنە تو فەریقی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراوی دەڵێن نەخێر ئێمە لەو فەریقەدانین بەڵام ڕاوێژیان پێدەکا برادەرایەتی هەیە لەگەڵیان و ئاگامان لەیانە. ئەو کوردانە لە هەرێمی کوردستان دانیشن یان خۆیان هەر لە بەغدادن پلەی بڵێن پێشتر پۆست و شتیان هەبوو ئەوەندەی کە بەڕێزداگەدەرم؟ نەخێر پۆستیان نەبووە و لە کوردستانیشدا دانیشن. لە کوردستان لە دەرەوەی وڵاتن بڵین جاوە دواتر دەردەکەوی چێنە مشکل هەر نەبێەوە خەمی کورد نییە بەڕاستی چێنە و چێنینە ئیشی گەورەتر و بابەتی گرنگتر هەیە لەو بابەتە تاوتوێ بکەین لەوەی کە خەریەوەی بن چێنە و چێنینە. بەڵام ئەوانش ڕۆلیان نییە لە دانانی پۆست بۆ کورد گرنگ نییە چ کەسێک دادەنرێ ئەگەر مەسەرەن تیمی کوردی هەبێ لەو حکومەتە چ جۆرە کەسێک دابنرێ بۆی داکۆکی لە مافەکانی کورد بکە بۆ نمونە لە کابینەکەی.
نەخێر تەنها کەس کەوا ئەو مەسئولێتی دەکەوێتە سەرشان سەرۆکوەزیرانی ڕاستپێردراوە ئەگەر کورد مشکلەی هەبی دەبیە خێەوە بگری ئەگەر پێک بێ دەبی لەگەڵەوە پێک بێ باشە بۆیە هیچ کەسێکی تر بەرپرسیار نییە غێری سەرۆکوەزیرانی ڕاستپێردراوە باشە ئەی وەکو کارنامە ئەم کابینەیە تا ئێستا کارنامەشی دیار نییە ئایا مثلەن دیارە یاخود بڵێن سەرۆکوەزیران ڕوئیای بۆ کێشەی کورد بۆ هەرێمی کوردستان ڕوئیایەکی ڕوونی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان ڕاستەکەی هیچ شتێکی دیار نییە نەک هەر بەرنامەی کار یا ڕوئیە یا هەر شتێک ئێمە تا ئێستا 3 جار لە تەلەڤیزیۆن بینیومانە 4 جاریش تویتی کردووە لەوانش هەشتی عمومی باس کردووە کەوا بەتاڵە نایەلم کەوا ئەو خەڵکانەی کە خەڵکیان نەزێدایە محاسبەیان دەکەم مەسلەی خۆپیشاندارەکان مەسلەی فەسادی ئیداری و مالی یعنی ئەو قسەکانی هەمووی عمومیاتە تا ئێستا کردوێتی بەرنمەیەکی بەو شێوەی نەخستۆتە ڕووکەوە بڵێن هەڵی سنجێنین یا خود بزانین بەرەو کام لای دەبا و بە ئەکیدیش لەسەر کوردیش هیچتەچی لەو بابەتیان نییە و نەکردووە کەوا بە شێوەیەک بێتن کە بزانین بەرەو کورد چی بۆ کورداناوە بەڵام ئەوەی کە تێگەیشتوین لە قسەکانی کە لەگەر وەفدی کوردیش کردوێتی و پێشتریش لەگە خەڵکی ترکە کردوێتی ئەوەیە کە دەوێت دۆستایەتی کورد بکە دەیەوێت لەگەر کورد خۆی تووشی مشکلە نەکا و لە هەمان کاتیش مەسلەی بڕینی موچە و قوتی خەڵک لە ئەجەندای ئەو نییە وەکو باسی دەکا بۆیە حەز دەکاکەوە کورد بتوانێت بگاتە نەتیجەیەک لەگەڵی لە پێکەنانی حکوومەتەکەی باشە بەس وەکو پێشتر بەڕێزوت دەگەر بۆ نمونە تا دووشەممە لەگەڵ کورد ڕێک نەکەوێت کورد بەشداری نەکە بڵین زیانی بۆ هەرێمی کوردستان دەبێت ئەگەر زیانی دەبێت لە چ ڕوێکەوە ئەگەر کورد بۆ نمونە بەشداری نەکە دەنگ بە کابینەکەی نەدا زیانەکە چی ئەگەر بۆ هەرێمی کوردستانی هەبێت ڕاستیگەی وەکو کورد ئێمە دوو سەرۆکوەزیرانمان تاقی کردەوە لەو ماوەی دوایی کێکیان حەیدەر عیبادی بووی تریش عادل عەبدولمەهدی بوو لەگەڵ حەیدەر عیبادی بینیمان کاتێکەوە عێلاقەکە تێک چوو بینیمان کە چۆن مەسلەی لە 2017 هێرش کرایە سەر ناوچەکانی کوردستان کەرکووکیان لێوەگرتینەوە مەتاڕەکانی داخست پارەی بڕی یعنی حیسارێکی تەواو کەوتە سەر کوردستان ئیتر کە نەتیجەکەی ئەوە بوو کە بینیمان کە وەزعی اقتصادی نالەبار بۆ هەرێم ڕوویدا و لە هەمان کاتیش عادل عەبدولمەهدی دیمان تاقی کردەوە کە بە دۆستایەتی کورد دەستی پێکرد کە لەگەر ئەوەی کە لە ژێر زەختە چێکجار زۆر بوو لەلایەنە شیعی و لایەنە عەرەبیەکان لە پەرلەمانیش بەڵام ئەو پێیداگر لەوەی کەوا بوجە بەشە بوجەی هەرێم هەردەنێری وەڕای ناگری و ئەو فترەیە کە ئەویش هات هەروەک بینیمان معاشات زیادی کرد وەزعەکە بەڕەو باشتر چوو ئەوەش دلیلێکە بۆ ئەوەی کەوا کورد پێویست دەکات لەگەر سەرۆکوەزیران دۆست بینەک ببتە خەسم ئەو کات دەستکەوتی زیاتری دەبی و سەرۆکوەزیرانیش زەعیفترین نقطەی هەر سەرۆکوەزیرانێک لە کاتی پێکێنانی کابینەکەیتیە ئەو کاتە لە هەموو کاتێک زیاتر پێویستی پێێتە ئەتو ئەگەر بێت و لە پێکێنانی کابینەکەی پشتگیری بگری ئەو کات ئاسانترێکە بۆ ئەو کە بتانی هاوکاریت بکە بەڵام ئەگەر ئەو حکوومەتەکەی تشکیل کرد و بێمنەت بوو لە تو چ شتێک وای لێ دەکاتن کەوا بێتن تەعاملت لەگەر بکە و سەفقەت لەگەر بکە قەینات وەکو عێراقی و دەستور و مافی کوردستان هەمووی هەیە بەڵام دۆستایەتی و باشبوونی عێلاقە لەگە سەرۆکوەزیران زۆر باشتر و سوودمەندترە دەوەی کە ئێمە مشکلەمان هەبێت لەگەر سەرۆکوەزیران پێشتریش بینیمان لەگەر نووری مالیکی کەەوە ئەویش تا ڕادەیەک گرژی هەبوو لەگەڵی کە ئەویش هەربووجەی کوردستانی بڕی و دەستی پێکرد و ئیتر مەشاکلی زۆر ڕوویدا لە نێوانمان بۆیە لەو وەختانە بەڕێی من دیبلۆماسیەتی کوردی زەڕورە ئەگەر کورد بە دیبلۆماسیەت بێتن و ئەو کارە بگاتە نەتیجەیەک ئیسیفادەی زیاتر دەبێت باشە بە بۆچوونی بەرز تا دووشەممە ئەگەر علاوی هەر پێداگیریش بێ لە سەرەوەی کە کەسی سەربەخۆی کورد بۆ نمونە دەپاڵەوێ بۆ پۆستەکانی کورد وا باش هەموو حیزبەکان لە پەرلەمان دەنگی پێ بدەن بۆ مافە دەستوریەکان
بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکان لەگەڵ بەغداد زۆر باشترە؟ علاوی وەزیری کوردانانێ بەبێ کورد، ینی ئەوەی کاو دەیکاتن سێ وەزیرێ کوردەکە شاغر دێڵتەوە. ئەم لەو باوەڕێدانیم کە ئەو ئەگەر بێت و نەگاتە نەتیجەیە کە کوردەنجی پێدەدا لە پەرلەمان ئەو سێ وەزارەتە پڕ بکاتەوە تەحەدای کورد ناکە. بەڵام ئەوەی کە حەزی پێدەکاتن دەڵێ کەەوە ئێوە وەزیری حزبی مەدەنێ، یەکەکەم مەدەنێک کە مەکتەبی سیاسیبی، یەکەکەم مەدەنێکەوە ئەندامی سەرکردایەتیبی، بەڵکو تەکنۆکراتەی کوردم بدەنێ کە بۆ ئەوی سبەینە نەڵێ حزبیە. ئەجا کورد ئەگەر ئەو توانی ئەو تەکنۆکراتی بداتێ و ئەوان بۆی دەستنیشانکە ڕەنگە پێی ناخۆش نەبی، بەڵام ئەتوبرەی نەخێرە من ئللا ئەمن دەستنیشانی دەکەمەوە و کەسەشکە من دەینم حزبیە ئەوە ناتوانێت قوبوڵی بکات لەبەرەوەی مشکلەی گەورەتری بۆ ڕوودەدا لەگەر لایەنە سونی و عەرەبیەکان شیعەکان. لێرە ئەگەر بێت و کورد نەگاتە نەتیجە لەگەری لێرە تا دووشەممە سێ وەزارەتە کوردیەکە بە شاغری دێڵتەوە. باشە بەس وەکو وەزارەتە کوردیەکان ینی پێ دوایمان وەزارەتەکانی پێشتر دەبێت کە ئێستا وەزارەتی دارایی ئاوادانکردنەوە نیشتە جێکردن و وەزارەتی داد لای کوردە کە دوو پارتی ویکێتیەکەن. پێ دوای هەمان ینی هەمان وەزارەت دەدرێتەوە بە کورد یاخود گۆڕانکاری بەسەردادێت؟ احتیمال زۆرە وەزارەتەکان گۆڕانکاری بەسەردا بێ، شەر نییە، ڕەنگە یەک یا دویان وەکو خۆی بی. احتیمال دەکاتە سەر ئەو کەسەی کە هەڵی دەبژێرن و ئەو کاندیدەکانی تری بۆ پۆستەکانی تر، بەڵام ئەوەی کە سابیتە وەزارەتێکی سیادیە و دوو وەزارەتی خەدەمیە بۆ کووردە. ئەگەر بێت و بگەنە نەتیجە لەگەڵی و تەعامل لەگەر بکرێ ڕەنگە بتوانی داوای کام وەزارەتە دەکەی یا مفاوەزاتەکی لەگەر بکە، جینا خۆی تعینی دەکە. باشە بەس وەکو کورد ئەنەوەی کە بەڕێزت لە بەغداش بوویت، ینی تو وەزارەتێک بۆ کورد گرینگە ئێستا بۆ نەگەڵ لەگەڵی ڕێ بکەون داوای بکاتە وەزارەتانی کە کاریگەریان هەیە و بۆ کورد باشن. هەموو وەزارەتەکان بۆ کورد گرنگایە، زۆربەی هەر زۆریان لەبانەڵین هەموو وەزارەتە سیادیەکان تەمانەوە کە پەیوەندی ڕاستەوە خۆی بە کوردستانی شەوەیە، وەزارەتە خەدەمیەکانیش ئەگەر کوردستان بە مباشریش نەگرتەوە ناوچە جێناکۆکەکان دەگرتەوە و هەر کەسێک کە وەزیربی دەتوانێت خزمەتی کوردی بکاتن. لەوەش گرنگتر کات و کە وەزیرت هەیە لە ناو کابینەی ئەنجومەنی وەزیران دەنجی کورد ئەو کات لەوەیە، ئەگە بڕیارێک هەبی لە دژی کوردەت و دەزانی پێی دەزانی و دەتوانی لۆبی بۆ بکەی، ئەگەر بێت و بتوێ ئەو بڕیارە بگۆڕی یاوە خودت ئیزاحی لەسەر بدەی یاوە خودت بتوانی کەەوە پرۆژە ببێ ئەنجومەنی وەزیران بۆی دەنجی لەسەر بدرێ. ینی مەوزوعەکە زۆر گەورەترە لەوەی بەس وەزارەتە و کام حەقی بێ، بەڵکو لایەنە سیاسەکەشی کە زۆر گرنگترە. بینیشمانەمە جێگیری سەرۆک وەزیرانیش کورد بووە ئەو جارەیان کەەوەش خۆی لە خۆیدا گرنجێکی زۆری هەیە. بۆیە مەوزوعەکە زۆرترە لەوەی بەس حەقی بەی وەزاری بێ. باشە بەس وەکو پشکی کورد ینی بۆچی سێ وەزارەت دیاری کراوە بۆ نمونەوەی کە باز دەکرێت 6 وەزارەت بۆ سونەکان، 11 وەزارەت بڵێن وەکو پێکاتە، بڵێن 12 وەزارەت بۆ شیعە، یەکێک بۆ پێکاتەکان. ئەوە پێشتریش ئەو تەعینەکە کرا کورد بە شێو چونکە بە درەنگەوە چوو بۆ پێکێنانی کابینەکە ئەو مفاوەزاتیان بەباشی نەکردووە، ئەو کاتەش کورد بە پێکەوە نەبوو، تەبا نەبوون. ئەجینا مەفروزە کورد 4 وەزارەت بی نەک 3 وەزارەت. بەس محەممەد عەلاوی ڕەنگە وەکو عینی ئەو پێکاتەی کە لە وەزارەتەکەی عادل عەبدولمەهدی ئیتیفاقی لەسەر کرا عینی هاوکێشە بەکاربێنی بۆ ئەوەی کە 3 وەزارەت بۆ کورد تەرخان دەکا. بەڵام ئەوە یەک لە مشکلەکانەکە هەمانە لە ڕابردوو کە ئێمە نەهاتین بە یەک دەنگ و یەک ریزی و بە تەبایی بین لە بەغدا مفاوەزاتەکە بکەین. بەڵێ سوپاس دەکەم، ناوبڕێکمان هەیە، دوای ناوبڕەکە دەگرم بۆ لای بەڕێستان. بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟
ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک فەرهاد بینە سەر سونەکان لایەنە سونەکانیش کێشیان هەیە یاخود ئەوان چۆنن لە مەسەلەی پشکەکانیان و مەسەلەی پشگیری نەکردنی یاخود پشگیریکردنی کابینی نوێی حکوومەتی عێراقی بەڵێ لایەنە سونەکان کێشیان لە کورد گەورەترە بەڕاستی چونکە ئەوان بە تەواوی بوونەتە دوو بەش کە پێشتر ڕەنگە دەیانویست یەکدەنگ بن بەڵام کێشەی گەورە کەوتە ناویان بوونە دوولەتەوە ئێستا کە تقریبن 60 ئەندامەکەیان بووینە 40 بە 20 35 بە 25 جا بەجۆرەی لەگەر چێ قسە دەکەی کە بەشێکیان دژی ئەو پرۆسەیەن و بە هەمان شێوەی کورد کە داوا دەکەن خۆیان وەزیرەکاندا دەستنیشان بکەن و بەشەکەی تریشکەوە بە هەموو نوعک کامپین دەکا و لۆبی دەکا بۆ محەممەد علاوی و پشتگیری دەکەن بۆ پێکەنانی حکوومەتەکەی بەڵێ ئەی بڵین شیعەکان خۆیان هیچ کێشەیەکیان نییە وەکو شیعەکان ئێستاوەی دەدەکەوێت ئایبتەنە چکە باستەنە لە مالیکی دەکرێت مالیکی بۆچی کێشەیە لەگەڵ ئەم سەرۆک وەزیرانە پەیوەندی بۆ کاتی خۆی کە لە سەردەمیە و علاوی سەرۆک وەزیران بوو لە سەردەمی کابینەکەی مالیکی دەستی لە کارکەشیاوەتەوە بۆ کارەکەی چییە بڵین بەڵێ محەممەد علاوی خۆی وەزیر بوو لە دوو کابینەی سەرۆک وەزیران مالیکی و هەر لەوێن دەر کە مەشاکیل زۆری هەبوو لەگەڵی و هەردوو زارشکە ئیستقالەیدا ئیتر ئەو کێشەیە لە نێوانیان هەرماوە تەنانەت دواتر سەرۆک وەزیرانی ڕاستپێدا و تووشی محکەمە بوو 7 ساڵش حکوم کرا لەسەر قەزێکی نەزاهە بەس دیارە دواتر لایەندا لەسەری کە قەزێکی کەیدی دواتر ناونیشان کرا بەڵام مالیکی بە هەموو شێوێک تا ئێستا ڕەبزی کردێکەوە پشتگیری بکاتن بەس چوار لایەنە گەورەکەی تر هاوکارین و پشتگیرن کەوا دەبێ حکوومەتەکەی پێک بێنی باشە بەس بۆ نمونە بۆچی زۆر سەدر و ئامری و یاخود بڵین لایەنەکانی تریش لایەنە شیعەکان پشتگیری دەکەن هۆکارەکەی چییە؟ هۆکار زۆرە ئەنی یەک لەو شتانە و 4 مانگە لە مانجیدەوە جادەی شیعەش لەژاوە ئەو خۆپیشاندانە توندەی کەوە لە سەرتاسەری بەغدا و جنوب دەستی پێکردووە سەدان کەس شەهید بووە هەزاران کەس بریندارە 30,000 کەس زیاتر بریندارە ڕۆژانە خەڵک سەرنگوم دەکرێت خەڵکەکی زۆر گیراوە بێزگەلەوەش هەرچی ئیش و کار و بزنسە هەمووی وەستاوە یعنی شڵەژانێکی یەکجار زۆرە لەسەر زادەی شیعەوە لایەنە سیاسیەکانیش زۆر لەژێر زەختن لەلایەن کۆمەلگاوە و لەلایەن مەرجەعیەتەوە کەوە ئەو وەزعە بەو شێوێ نابی بەشداربی و لایەنی دووەمیشەوەیە کەوە حکوومەتی ئێستا ئیستقالەی داوە
ئەگەر بێت و بیانەوێ ئەو حکومە بەردەوام بێ ئەو ڕژێمە دیموکراسی ئێستا بەردەوام بێ دەبێت پابند بن بە دەستور پابندبوون بە دەستور پرۆسەیەکی دیموکراسیە ئێستاکە ئەگەر بێتەوە سەرۆکیی کۆمار کاتێکەوە تەکلیفی سەرۆکوەزیرانی ڕاستپەرێرداو دەکات ئەگەر حکوومەتی پێپێکنێت دوای 30 ڕۆژ سەرۆک کۆمار یەکێکی تر دەبی تەکلیف کاتن بەڵام ئەو جارە پێویست ناکە کە بگەڕێتەوە سەر لایەنە سیاسیەکان بۆ یەکێکی بۆ دەستنیشان بکەن و جارە خۆی دەستنیشانی دەکات لەو لایەنە شەو ترسیان هەیە لەوەی کە سەرۆک کۆمار یەکێک دەستنیشان بکە کە بە دڵی ئەوان نەبێ یا لەگەر ڕەوتی ئەوان نەگونجێ و لە هەمان کاتیش کە لایەنی دەرەچی ئەوەیە کە ئەو کێشەی نێوان ئەمریکا و ئێران باڵی بەسەر عێراقدا کێشاوە بە تایبەتی لە لایەنی شیعەوە کاتێک کە لە ئەحداسی 3-1 ئەو مەوزوعی هێرشە ساڕۆخیەکەی مەتاری بەغدا و دواتر هێرشە ساڕۆخیەکەی ئێران بۆ سەر مەعسکەری عین الەسەد ئەو کێشەیەکی گەورەی لە نێوان ئێران و ئەمریکا دروست کرد کە عێراق بۆ گۆڕەپانی ئەو شەڕەی نێوانیان ئیتر ئێستاکە هەردوو لایەن دایانەوێ وەزعەکە هێور ببتەوە بە ناشبینن کە حکوومەتی ئێستا بتوانێت هیچ بەشداریەکی هەبی بۆیە هەردوو لە ئێرانیش و ئەمریکاش پێویستیان بەوەیە بە تۆزێک سەقامگیری دروست ببتەوە هەردوو لاشیان دەیبینن کەەوە حکوومەتی محەممەد علاوی ئەو هێمنیە دروست دەکاتەوە بۆیە هەردوو لایەن زەخت دەکەن لە لایەنە شیعەکان کەەوە ئەو حکوومەتە پێک بێ کەواتە ئەگەر بە کۆی گشتی لایەنی شیعی لەژێر زەختێکی زۆری خەڵک مەرجەعیەت ئەو کێشە ئەقلیمی و دووەلیەکە هەیە و لە هەمان کاتیش مەسلەی بوجە کە ئێمە ساڵی 2020 تا ئێستا بوجەدانەندراوە و ڕەنگە حکوومەت تووشی عەجزێکی گەورەبی پێویستی بە ئیدارە هەیە حکوومەتی ئێستا کە ئیستیقالەی کردیە حکوومەتی کاربڕێکردنە توانایی بڕیاری گرنگی قانونی نییە جابۆیە هەمووی کۆکەوە سەریەک دەبتە فشارێکی گەورە لەسەر لایەنە شیعیەکان کە دەبێ ئەو کارە تەواو بکەن باشە بەس کاک فەرادەوەی کە بەڕێز دەڵێ ئێستا هەم ئێران و هەم ئەمریکاش ینی بە زۆرێک لە زۆرەکان پشگیری ئەم کابینەی دەکەن یعنی ئەو زانیان ڕازین کە پێشتر باز لەو دەکە ئامری و سەدر بۆیە پشگیری علاوی دەکەن بۆەوەی کە بڕیاری دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق بڕیاری پەرلەمان جێبەجێ بکات نەخێر مەسلەی ئەو بابەتە ئەسڵن لە حکوومەتەکەی علاوی هەتا توێش ناکرێت هەروەک مەرجەعیەتیش لە خوتبەی دوو خوتبە پێشتر کە باسی کرد کە ئەو بابەتە پێویست دەکا کەوا لە کاتێک کە ئینتیخاباتی داهاتوو لە بۆ پەرلەمانی داهاتوو حکوومەتی داهاتوو کە بڕیاری لێ بدە ڕاستێکیش هەیە کەەوە حکوومەتی عێراقی و زۆربەی هەرە زۆری لایەنە سیاسەکان بە ئاشکراژ نەبی بە لە پشتی پەردەوە باسی دەکەن کەەوە دەرچوونی هێزە بیانیەکان لێرە لەو کات و سادەدا ناکرێتن چونکە بەنسبە دوان کە مەسلەی دعمەکی زۆری قواتی عێراقی دەکەن لە شەڕی دژە داعش لە مەسلەی هێزی ئاسمانی لە مەسلەی استخباراتی مەسلەی زانیاری کۆکردنەوەی زانیاری ئەوانە هەمووی دعمەکی گرنگن کە و قواتانە دەیدەنە عێراق و عێراقیان پاراستووە دەرچوونی ئەوان کێشەی گەورە بۆ هەموو لایەک دروست دەکە هەر بۆیەش بینیمان کە لایەنی کوردی زۆر بەڕاشکاوانە کاتێک کە پەرلەمانە و بڕیارەیدا بەیانیان لە دژ دەرکرد بەشداریان نەکرد تەنانە سونەکانیش بەشداریان تێدا نەکرد و گوتیشیان بەڕاشکاوانە گوتیان کێمە لەگەڵ ئەو بڕیارە نین کە لایەنە بیانیەکان بڕۆنە دەرەوە لەو کات و ساتە بۆیە مەسەلەکە زۆر گەورەترە لەوە و لایەنە شیعیەکانیش زۆر جددی نین لەوەی کەوا بڵێن کە دەیانەوێ ئەو هێزانە بەون و عادەر بکرێن بەڵکو ئاخر شدەوە بووکەوە حکوومەتی بەغدا لە سەرۆکوەزیران داوای کردوەرن دانیشین کە باسی بکەین کە ئیعادەی تەنزیمی بکەینەوە و ڕێکی بخەینەوە کە چۆنچۆنی ئەو هێزانە لێرن بەڵێ ئەی سەبارەت بە خۆپیشاندەران ئەوان تاکو ێستاش سوورن لە سەرڕەتکردنەوەی کاندیدی ڕاستپێدرا و یاخود ئەوان ئەوەندەی کێواگەدار بن بڵین بەشداریان پێدەکرێت لە حکوومەتەکە و توێژیان لەگەڵ هەیە پێدوایە وەزیریان پێ بدرێت لە خۆپیشاندەران و کەسانی کە خۆپیشاندەران پشتگیری دەکەن ڕاستەکەی مەسلەی خۆپیشاندەران لێرە پێویستە تاوتوێ بکرێت زیاتر و ورد بینەوە تێیدا شتێک نییە ناوی خۆپیشاندەران هەبێ وەکو یەک کوتلە
خۆپیشاندەران خەڵکی جیاجیان تەوەجوهاتی جیاجیان لە شوێنی جیاجیان خۆپیشاندەرانی ناسریە فەرقیانەیە لەگەر نەجەف لەگەر بەسڕا لەگەر بەغدا هەمان داواکاریان نیە لە بەشێک لە داواکاریەکان یەک شتە بە تایبەتیوانێک کە پەیوەستە بە مەسەلەی فەساد و مەسەلەی هەلی کار و خزمەت گوزاری و ئەو شتانە بەڵام هەندێک لە لایەنەکانی تر هەندێک لە داواکانیان سیاسیە بۆ مەسەلەی هەڵبژاردن و ڕەتکردنەوەی ئەو طبقە سیاسی ئێستا هەیە و هەندێک لە خۆپیشاندەرەکان وەکو سەدرەکان کە لە بیدایەتەوە لەگەر بووین سەدرەکان لەگەڵەوەن کە محەممەد علاوی بێتن بۆیە ناتوانین ئێمە وەکو خۆپیشاندەران وەکو یەک کوتلە باسییان بکەین بەڵامەوەی کە باز دەکرێت محەممەد علاویش کە خۆی زۆر جار باسی کردووە کە خۆی لەگەر خۆپیشاندەرەکان تەنسیق دەکا و هەیئەتی تەنسیقیان بۆ دادنێ ڕاوێژکارەکانی لەگەر دەبن و زوو ڕاوێژیان پێ دەکا و داواکاریەکانیان وەردەگرێ و حەول دەدا جێبەجێ بکە ینی خۆپیشاندەرەکان دەتوانین بڵێن دەنجیان ئەو کات دەگاتە حکوومەت و داواکاریەکانیشیان ڕەنگە هەندێکی جێبەجێ بکرێ ئەوەی کە قاویلی جێبەجێکردە خۆی وعدە دەدان جەبزانین ڕاز دەکەیان ناکاوە شتێکە کە دەبی دواتر بیبینێ بەڵێ ئەی سەبارەت بە ئەوەی کە دووشەممە وا بڕیارە بڵین ناوی کابینەکەی بنێردرێت لە ڕووی یاساییەوە چکە بەڕێزت خۆت کەسێکی یاسایی ئیشکال لەسەرەوە بۆندێک یاسەناز دەڵێن کاندیدی ڕاستپێراو ناتوانێت داوای کۆبوونەوە بکە ئەمڕۆژ عادل عەبدولمەهدی داوای کردبوو پەرلەمان دەتوانێت کۆبوونەوەیکی نایاسایی بکات پێ دوای کۆبوونەوەکەش دەکرێت دووشەممە ئەو مەسلەیەکی ڕۆتینیە زۆر خۆی بە جۆرەی دەستور سێ لایەن بۆیان هەیە داوا لە پەرلەمان بکەن دانیشتنی نائاسایی ڕێک بخاتن یا سەرۆک کۆماریا سەرۆک وەزیران یاوە خۆت 50 پەرلەمانتار 54 پەرلەمانتار نامێکیان ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە داوای بەستنی جەلسەکە دەکەن و هەروەها سەرۆک وەزیرانی ئێستا عادل عەبدولمەهدیش نامەیەکی نارد بۆیە مەسەلەکە دەبی بکرێتن جا دووشەمە سێشەمە ئەو مۆزوعێکی ترەوە دەگەڕێتەوە سەر سەرۆکایەتی پەرلەمان ئایەکەی دانەوێت جەلسەکە ڕێک بخەن بەڵام باش ئەگەر دووشەم و سێشەمیش نەبوو هەردەبی بیکەن چارشەم پێنجشەم یانی هەردەی بکرێ و هەفتەی دات باشە بەس وەکو نیسابی یاسایی کێشە دروست نابێ ئێستا بە تایبەتی کە سەرۆکی پەرلەمان بڵێن لەو لایەنەیە کە لە سەرۆک وەزیران کاندی سەرۆک وەزیران نیگەرانە و دەوێت کەسانی حیزبی بۆ دابنرێت دەتوانێت خۆی ڕێگری بکە محەممەد حەلبووسی کە ڕێگر بێت لە بەردەم دانیشتنی پەرلەمە یاخود لەگەڵ کورد و لەگەڵ ئەوانی کە نیگەران دانیشتەکە نەکرێت نیسابی یاسایی تاوا نەکرێت ئەلێرە دوو بابەت هەیە مەسلەی سەرۆکی پەرلەمان ڕێگری بکە ناتوانێت پرۆسەیەکی قانونی هەیە کە ئەگەر بێت و ئەرکانی لایەنە قانونیەکەی ئامادەبوو ناتوانانی برێ من داوا ناکەم چکە داوای بەڕسمی بۆ هات بە جۆرەی قانونی دەبی ڕۆژێک تەرخان بکاتن و دەستوری شەوەی کردێک کە لە 30 ڕۆژ دەبی سەرۆک وەزیرانی ڕاستپێردرا و کابینەکەی پێشکەش بکە ئەگەر ئەو بڵێ من ئامادەم پەرلەمان ناتوانانی بڵێ وەڵام من جەلسەت بۆ تەعین ناکەم ئەوە لایەنەکە کە لایەنی یاسایەکەی لایەنێکی ترەوەیە کە عێراق پرۆسەی دیموکراسیە تو هیچ کەسێک ناتوانانی زەخت بکە برێ کورد ئیلا دەبی بێ لە جەلسە دانیشی بۆی نسابتەوە کە کورد ئەگەر ڕازی نەبوو بەشداری بکە ڕازی نەبوو دان ناستە ناو جەلسەکە هەروەها لایەنە سونەکان لایەنە شیعەکان هەر کەسێک هەر پەرلەمانتارێک جاگەر کوتلەبی ئەگەر شەخصبی بۆی هەیە کە نەستە ژوورەوە ئەگەر بێت و 165 کەس داخلی جەلسەکە نەبوو ئەوە نساب نابی ئەو کات دەنگدان دروست نابی بەڵێ بەس بۆ مەسی ڕۆژەکەی هەر لە بەردەم دەمینێت تا دوای 30 ڕۆژ باشە بەس وەکو لە کۆی 329 پەرلەمانتار ینی کابینەکەی پێویستی تەنها بە 166 پەرلەمانتارە کە دەنگ بدا بە کابینەکەی بۆی متمانە پێ بدەن ئەمەی پێ کۆ دەکرێتەوە ئێستا هارەسەکان بەو شێوەن کە بتوانێت ئەوەندە بەدەست بێنێت نەخێر پێویستی بە 166 نییە پێویستی بە 166 بۆی جەلسە ڕووبدا بەڵام لە دەستوری عێراقی دەنگدان بە حکوومەتەکە بە ئەغلەبیەی بەسیتە لە کاتی بەستنی جەلسە ئەغلەبیەی مطلقی پێویست نییە
بۆیە ئەگەر بێت و 166 کەس بچن چۆن قەرارەکەی پەرلەمان نەکورد نەچون نەچون بەڵام شیعەکان کە چوون 170 کەس ئامادە بوو بە حسابی خۆیان و دەنجیشیان لەسەردا بۆیە ئەگەر بێت و 166 کەس بچی 5 کەس با بڵێن دەنجی بۆ بدا بۆ حکوومەتەکەی بەڕێوە دەچی. بەڵێ ئەی سەبارەت بە ڕۆڵی مەرجعیەت بڵێن علی سیستانی ئەو ڕۆڵی چییە؟ یاخود ئێستا قسە زۆر لەسەرەوەی کە ئەو علی سیستانی خۆی بەتەمەنداچوە خۆی بڕیار نادا کوڕەکەی بڕیار دەدات لە کابینی نوێی حکوومەتی عێراقی شتێکی وا لە ئارادە هەیە؟ ئەوە قسەی بەرئاگردێنە زیاتر لەوەی کە کوڕەکەی بڕیار دەدا و بەوە دەکا مەرجعیە بە ڕەسمی و بە فەرمی لە خوتبە جومعەکان باسی کردکەوە ئەوان بە هیچ شێوەیەک تەدەخولی ئەو حکوومەتە ئەو جارە ناکەن پێشتر کردویانە پێشتر ڕایان هەبووە پرس و ڕایان پێکراوە ڕای خۆیان گەیاندووە فلان باشە فلان خراپە بەڵام ئەو جارەیان بە هەموو شێوەیەک دژی ئەوە وەستان کەوە تەدەخل بکەن و بەڕاستیش تاڕادەکی زۆر دەستیان شوشتێ لەو طبقە سیاسی ئێستا تەنانەت ئەگەر بێتۆ تو خوتبەکانی مەرجعیە شیکاری بکەی دیارەکەوە ئەوان زۆر بەپەلەنە بۆ ئەوەی هەڵبژارنەکی نوێ بکرێ و طبقەی سیاسی نوێ بێتە پێشەوە بە ئەوەندەی دەکرێ و پرۆسەکە بەردەوام بێ بۆیە ئەوان ئەو جارە دەرگیان داخستووە لەژێر هەر مەوزوعێکەوە بابەتی بە تەشکیلی حکوومەتە جات چ دەستنیشانکردنی سەرۆک وەزیرانە یا خود دەستنیشانکردنی وەزیرەکانە بە هەمونەوە عەک دەڵێن ئێمە بەشدار نین بەڵام ئیتر خەڵکێکەیە دەڵێ و نەخێر ئاگایان لێ و نەخێر بەشدارنەوە ئەو هەر قسەیە ینی هیچ دلیلێک نییەکەوە ئەو ڕاستێ بسەلمێنە. باشە کاتمان زۆر کەماوە بە زۆک و سیستانی کە بازدۆکێکە تەمەنی سەروی 80 ساڵ زیاترە ئێستا ئەو بە ئەو ینی توانێت ینی قسە بکات و ینی پامی هەبێت و بڵین ڕەچاوی باردۆخەکە بکات یاخود بڵێن چاودێری باردۆخەکە بکات؟ سەید سیستانی زۆر ئاگای لێیە و متابعی هەموو شتەکیش دەکات و ئەو کەسانەی کە دەشی بینن من ێک لەوانە کە مەسلەی نوێنەری نەتەوەی گرتوەکان کە ئاخرجار چۆ لای خۆی باسی کردکەوە زۆر بە ئاگایە و زۆر ئاگای لە بابەتەکانە و وردیشە لە ملاحەزەکانی و خۆشی قسەکانی بۆ دەکا و گوێژ دەگری لە هەمان کاتیش دیارە کە خەڵکێکەیە هاوکاری دەکا بەڵام بڵێ بەتەمەنە بەڵام توانای زەهنی تەواوە و هیچ مشکلەی نییە. باشە با دووە پرسیارم بۆ بەرەستان چەندە زۆریشمان ماندووکردن لە سەبارەت بە پێدوایە و بەڵێنانی کەم کاندیدی ڕاستپێداوی سەرۆک وەزیران داوێتی مەسلەی ئەوانەی کە بڵین پێشێلکەران بەرامبەر بە خۆ پیشاندەران کردووە سزا بدرێن چەک لە دەستی دەوڵەتدا بێ کار بۆ بژارنێکی پاکە بتوانێت ئەمانە جێبەجێ بکات؟ خەڵکەکی زۆر کەم هەیە لە هەڵسەنگاندنی سەرۆک وەزیرانی ڕاستپێردرا و تەفاولی هەبی لەوەی کە ئەو بەڵێنانەی کەدای 14 بەڵێنیدا لە یەکەم خێتاب کە بتوانی جێبەجێیان بکە مەسلەی محاسبەکردنی ئەو کەسانەی کەەوە خەڵکیان کوشتووە مەسلەی دەرهێنانی چەک لە دەستی چەکدارەکان و ئەو کۆمەڵێک شتی لەو بابەتێک کە باس کرد و خەڵکەکی زۆر کەم هەیە کە ئیمانی هەبی یاوە خودت ڕای هەبی کە توانای هەبی بەڵام تا تاقی نەکرێتەوە نازانی بەڵام وەکو نسبەیەک ئەگەر بتەوێ خەڵکەکی کەم نسبەی زۆری دەداتێلەوەی کەوا بتوانە سەرکەوتوو بێ لەو بابەتە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەرات عەلاءالدین سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی مادومان کردی زۆر سپاسی بەڕێستان دەکەین. زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی خواتان لەگەڵ زۆر سپاس.